هاوڕێیان سڵاو ئەو کاتتان باش وڵای هاوڕێیان سڵاو هەر شتێکی بەپەلە لە بۆم هات دەمێ هەندە قسە و باسی لەسەر بکەم دنیایەک ڕێز هاوڕێیان بە هەر حاڵ ئەو من پەیامەکەم هەیە پەیام نییە ینی سەرنج لەسەر هەواڵانی پەکەلە بە ئەوروپا کە بەڕاستی دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان ئێستا انتخاباتی دووبارە پەرلەمانی ئەوروپایە و بەداخەوە من بە هیوام یەکەم کورت پسێ بۆ دەنگدان هەر کەسە ئەمە لە ئەوروپا دەژین ئەوروپا یەکێک لە منبەرە هەرە گرنگەکانی دنیاە لە دوای یەکێتی لە دوای نەتەوەیە گرتوەکان لە دوای سیاسەتی ئەمریکا و رووسیا ئەوان بڕیاردەرن بە ئاستی ئەوان یان بە ئەوان بڕیاردەرن و کورد لە ئەوروپا دەژی ئەگەر توێ خەباتی دیبلۆماسی بکەی دەبی ئیش بکەی دەبی بەدەر لەوەی کە ڕەوەندە کورتەیە و لە سیاسەتی گشتی کوردیش زۆر گرنگە بەڵام من ئەوەی بەس هەندێک سەرنج لەسەر هەواڵانی پەکەکە دەدەم بەڕاستی بەگشتی دیارە حزبەکانی تر لای من گرنگ نییە و ڕەسیدی زۆریشیان نییە بڕوا بکەن لە ئەوروپا و ڕەوەندەیان نییە و ئەوانە کێشەی کوردیان ڕسوا کردیەوانی تر بەس هەواڵانی پەکە هاوڕان ئێمە زۆر سەیرین ینی من بەجددی هەواڵانی پەکە لە ئەوروپا زۆر حزبایەتی بیر دەکەنەوە قەت لە ژیانیان ئەوەندەی ئەمن ئاگام لێ بووە دەنجیان نەداوە بە یەکێک کە شایستەی کاندید بێتن من بەنمونە بڵێم مەسەڵەن لە انتخاباتی هەموو انتخاباتەکان قەت دەنجیان نەداوە بە ئەمینە کاکە باوە قەت دەنجیان نەداوە لە کاتێکدا من لە 2008 ئاگام لێ ئەمینە بە سەدان چالاکی لە بۆیان کردیە ئەمینە دەیگە نەک لە بەرناوی ئەوەی کە دۆستانی هەواڵی ئەو فکرێ لە بۆ شۆڕشی کوردیکە لە بۆوان بەڵام لە قازن بەس ئەوان دەگەڕێن چێ حزبی خۆیانە چێ هەواداری نزیکی خۆیان دەچن دەنگ بدەن بە بەوان ئەو سیاسەتشی زۆر سەقەتە بەدەر لەوەی هاوڕێیان من بەوە بڵێم هەواڵان لە ئەوروپا کە ژمارەیەکی زۆرن کە چالاج دەکەن بە زۆر کلاسیکانە خەبات دەکەن هەموو خەباتیان بڕوا بکەن لە ئەوروپا خەباتەی من دەیان چەندین جارێکە و سەرنجانم پێیاندایە ڕەخنەمان لێیان گرتیە بەڵام گرنگە ئەو شتیان پێ بگۆترێتن هەواڵانی ئەوە خۆپشاندانێکی زۆر کلاسیکیان دەکەن کە نەما لە دیار بکردن هەموو جادەکانی دەگرن کە خەڵک زۆر ڕەخنەمان لێ دەگرێ خەباتی دیبلۆماسی هیچ ناکەن هەر شتێک بێ لێ لە جیاتی یەک وێن مەسەن ئەنفالە جیرانی بەن سڵعادین دمرتاشە سێ ڕسمی سڵعادین دمرتاشە بوو سێسەتی ئۆجەلان هەبوو هەموومان ڕێز لە ئۆجەلان دەگرن ئۆجەلان پێویست ناکانی مەتعی بکەین قائیدەگە حرەکەی کوردی گۆڕانکاری گەورە کردی بەس کاچی منەوە خۆپشاندان و سڵعادین دمرتاشە دوو لە ئەوروپای ئەوەیە زۆر گرنگ نییە بەو دەرەجەی بە ئاستی ئەوی شێوازی خەبات بەس قسەی من لەسەر خەباتی دیبلۆماسی ئەو برادرانەیە بڕوا بکەن من لەو سویدەم یەک کۆنتاکتیان نییە لەگەر ئەو حزبە سویدیانە هەندە لە پشت پەرداگەر هەندێک شتیان هەبێ دیارە نەک بە ناوی خۆیان بە ناوی منەزەمات بە ناوی ڕێکخراوی جەماوەری دەتوان بەونەوەی بستنە پێشەکەن ئەوان ناویان بە ئەوەیە بەڵام نایکەن و تەنان تاریکاری ئێمەش ناکەن ئێمە دەچینەگە بەشی تورکیای تا ئێستا 30 جار دانیشتینە داوای ئینفۆرماسیۆنیان لێ دەکەین پێمان نادەن یعنی تۆ شەڕێکی گەورەت لە ملا هاوڕێیان تۆ شەڕێکی گەورە لە ملە تورکیا هەموو دەمێ ململانێ دەگەر لەگەرەوەوان بە تیرۆریستیان دەناسێن بچووکترین بە ئەوەی دەیکاتت نامە دەداتێکێتی ئەوروپا بەس ئەوان هیچ ناکەن هەر زۆر بەمجارێک بە بەرپرسی ئێریان گوت کە لە بەشی دەرەوە دەری لۆ ئەوان نانم قەڕی ئێمە بابا تویشت بۆوانەیە تۆ دەبێت دۆست دروستکەی لۆبی دروستکەی ئەوە بەدەر لەوە ینی من بێزار بووم ئەوەندەی تۆ بۆڵە لە پشتەوەکەم بۆیە لەسەر ئەوە دوو یعنی ئەگەرچیش ئەمینەی بڕوا بکەن لە انتخاباتی ئەوزارەی ئەگەر دە 15 ئافرەتە چەند دەنجی دابتێ بەشێک لە ئافرەتەکانن بەڵام بە بڕیاری مەرکەزیاندایان بە کادیرێکی خۆیان ئەو کادیرەیان یەک ئیشی لە بۆ نەکردینە تا ئێستا ئەوەندەی ئێمەم تا بە ئەمان کردوێ بەس لەبەرەوەی هەواداری خۆیانە هەموو دەنگەکانیاندا بە و دەریان چۆن بەزر ناو حزبێکی مردیە حزبێک هاوڕیان هەرچی بستە ناو سۆسیال دیموکرات ئەگە خەڵکی باشیش بێگە ڕئیشی باشبی ناتوانێتن ببورن ناتوانێت جوڵە بکە لە بۆ ئەوە لەبەرەوەی سۆسیال دیموکرات وەکو حزب هێزێکی میلیتارە کە بڕیاری لەسەرێ دەکرد یەک کەسیان ناتوانن ئەوە بکەن مووقفیشی زۆر دەبل مورالی لەسەر کێشەی کورد بەگشتی ئەوان پەکیان بە تیرۆریست ناسان ئەوان هیچ هەڵوێستێکی ڕادیکاڵانەیان نییە وەکو بەرەی چاپ مەسەڵەن لە چاپ لە ژینگا ئەوانە زۆر بە ڕاشکاوی هەڵوێستیان ڕوونترە دەچن دەنگ دەدەن بەوان کە کادیرەکانیان دەمری
یعنی ئێستا من لە بەوەم نییە هاوڕیان خۆ گرنگەوە نییە کورد بی کورە هاوڕیان ئێمە لێرە پەرلەمانتارێکی بەرەی ڕاستمە هەبوو دەنجی زڵدی ئەنفالدا کورد بوو پەرلەمانتارێکی چەپ ئافرەتمان هەبوو مەسئولیەتێتی ژنانی سۆسیال دیموکراتە خۆشی کردۆ باکسی نالین باکسی بڕوا بکەن راپۆرتی لەسەر کچەکی پەرلەمانتارش سویدی نووسی لە 2010 کە ئینتخاباتی پەرلەمان بوو گوتی ئەوە راپۆرتی لە خزمەتی تیرۆریستاندایە ژنەکەیانە سنتەری ئۆلف پالمە دەرکرد و لە حزبایەتیش سزایاندا لەبەر ئەوەی راپۆرتێکی دژی تورکیا دەرکرد لە قازانجی ئەوە بوو هەموو کات لە ناو سۆسیال دیموکرات دوو پەرلەمانتار سێ پەرلەمانتاری کوردی سۆسیال دیموکرات من لەگەڵ ڕێزم خەڵکی زۆر دڵسۆزن فەقیرانە ینی بەس ناتوان جوڵە بکەن حزبەکان ڕێگرە بۆیە ینی دێن یعنی کاندیدی خراپ پەردەبژێرن دەنجی کورد پەردەکەن بێ ئەوەی دەرچن بۆیە گرنگ نییە و کوردی هاوڕیان گرنگ ئەوێ تۆ بتوانانی نەفرێک بگەێنی کە ئیش بکە من ئەوم لە بەوە نییە لە بۆمە هەموو فەرقی نییە بڕوا بکەن هاوڕیان گرنگ بگاتێ بەڵام مەزنە پەرلەمانتاری جەبار ئەمین جارەکەی تر دەنجان ئیشان زۆر لۆ نەکرد یعنی ئیشانەوە بکردبا دەریان دەچوان لە کاتێکدا جەبار 5-6 سیمینار و وەزیری دەرەوەی داوت کرد بە حەماز نین ئەڵە دەبی خۆیان بی 100 ئەوە زۆر سەقەتە نە بە خۆیان دیبلۆماسیەتیان لە ناوەندا ئەوروپیانە هەیە نەدەتوانین دیبلۆماسی هەموو شتێک سەرکەوتوو بوونا بەس لە خەباتی دیبلۆماسی لە ئەوروپا لەو پەڕی خراپیدانن بە تایبەتی لەو چەند وڵاتانەی ئەسکەندە ناف خۆممە دەبینین لێنیە لە برۆکسل ئاکتیڤن بەڕاستی بەڵام لە وڵاتەکان کە زۆر خراپن من لە سوی دەزانم زۆر خراپن بێویستە ڕەخنەیان لێ بگیرە با بە ئەو سیاسەتە سەقەتە خزمەت بە یعنی کەلتورێکی زۆر عەشایرێت و ئێڵە دەبی هەواداری خۆت بی یعنی ئێستا دەنجان نەدا بە ئەمینە دەزانیتن ئەمە هەموومان دەزانین لەبەرەوەی بەپێی دەنگەکانی منتەقەکان دەزانین ئێ باشە وەڵایی کە لە کەیسی زیندانە سیاسەکان بەس ئەمینش بە کەلچان هات دوو سیمیناری لۆ ڕێگە خستن نامەی دایەچێتی ئەوروپا ئیشیان لە بۆ دەکاتن لەبەرەوەی ئەمینەوەکو مەبدە ئەوە دەکا بەڵام بڕۆم بپرسم زان ئەو کادرەی کە دەنجان پێدە چی کرد ئێستا شاوڕیان یعنی من بودیل دەناسین لە بۆم بەس دوایین شتا من ئەوە لە هەر بەڕاستی سیمین ئەوە لە ناو دارستانەکەم سیارەم ڕاگرتێ یعنی گوتم با ڕەخنەکە بچیرێدن هاوڕێ ئەمە بودیل دەناسی لە نزیکەوە بودیل ئێستا بە ڤیددیۆ لە کنێمەتی لەگە جێگری وەزیری دیفاعی تورکیا دانیشتنی کردێ پێی گوتی دەبی بچی راپۆرت بنووسی کە پەکە تیرۆریستە وایە گوتی ئێمە یعنی بە دەنگەڵێ ئەڵێ پێمان گوتینە ئێمە هەتا دەمرین نەکە تا دەمرین دەڵێ ئێمە ئەوانە بە قارەمانی گەورەی کورد دەزانین ئەوان دەڵێن دەبی ئەوانە بە تیرۆریست قەزیان لێ پەگەیە دیارە ئەو ناتوانین دیفاع لە پەکە بکە لەبەر ئەوەیەتی ئەوروپا بە ئەوەی کردیە بەڵام بودیل لە هەموو ئەو شتانە هاریکاریان دەکاتن یعنی لەو ماوەی سیمینارێکە هەڤار ڕەمزی کارتاڵ کرد لە سوید کە کەم کەس زاتی وا دەکاتن بەخۆیان دەزانن هەڤار ڕەمزیش چێیە هەموو کەس دەزانێتن بە هەر حاڵ یعنی بودیل لە بەرامبەر وەزیری دیفاعی جێگری وەزیری دیفاعی ئەوە دەڵێ ئێمە ئەوانە بە قارەمان دادنێن بە تیرۆریست دانانێن ڤیددیۆکەتەن ئەو ڕۆیان سبێنی لۆ بڵاو دەکەینەوە و ئەوانە دیفاع لە کێشەی ئینسانی دەکەن ئەمە ئەوانەمان بە ئەوە نییە زەختیان لێ کردیە کە دەبی بەوانە بە تیرۆریزم بە پێچەوانەوە ئەو بە ڤیددیۆ دەڵێ من ئەوەندەی لە بەشی تورکیەتی ئەوروپام هەموو شتانی بە ناوی پەکە تیرۆریستە لامدایە هەوڵمدایە یعنی هاوڕێیان ئەوانە پێویستە گرنگ بدرێ و ئەگەری دەرچوونیان هەیە من ئەوم ڕکلام لۆ بودیل نییە گرنگ یەکەم بڕۆن لە دەنگدان دوو بدەن بە دەنگ ئەوەیەک بەڵام کاچی من سۆسیال دیموکرات بنمونە هەر ئەو معاشەکە نادا کورە خەڵکی مەی کورد دەست دەنگدادە سۆسیال دیموکرات بنمونە هەروە دەزان بەس ئەو معاشەکەی معاشی سۆسیالیان پێدەدایان بەس ئەو دۆستی کووردە ئێمە بڕوا بکەن لەناو هەموو حزبەکان دۆستی کورد هەیە ئیش بکەی حتا بۆ ئێمەی لۆبی دەبی ئێمە لەگە چاپ ڕاست لەگە هەمووان ببینە دۆست ناکرێت فۆکس بخەینە سەر ئەوە یان ناکرێت دەنگ بدەی بە حزبێک دەنگ ببورن دەنگ بدەی بە حزبێک بەبێ ئەوەی باگراوندی بزانانی بەبێ بزانانی هەڵوێستیە باشم با پرسیارە بکەم چێ لە بەرەی کۆن ڕاستەکان چێ لە بەرەی سۆسیال دیموکرات ڕۆژێک هەڵوێستێکی لە ئەوروپا لێ دیتینە چێ هەڵوێستێکی لێیان دیتە لەعلم ئەوانە ئەوروپایان لە دەستا بەڵام بڕۆ لە چەپ و ژینگەکان بنمونە یعنی وەکو دەڵێم بڕۆ ببینە چه هەڵوێستەیان هەبوو بەردەوام دیفاعیان لە قەزەی کورد کردیە هەم چەپەکان هەم ژینگەکان وەک سەرنجەرە من وەکو کێشەی کورد دەڵێم مەگەنا من مامەڵە لەگەر بڕوا بکەن لەگەر سڤارێ دیموکرات پارتە ڕازڕەوەکانیشم کردی لەسەر ئەنفال پێ ناوی گەلەکەمان
کۆنتاکتم هەبووە کە ئەو کاتی کەس لێرە قسەیان لەگە بکە من لەو ئەنفال پەیوەندیم پێیان کرد ئەوم کرد گوتم ئێوە دەزانین مووقفتان پۆزتیڤە لەسەر قزەی گەلان لە ئەوە هیوادارم دەنگ بدەن بە ئەنفال وەڵە سوسیال دیموکرات ئەم بە ڤیدیۆ هەیە ڤیدیۆکەم ئەم خەزم کردیە بڕۆن جێ لە وتەی بەرپرسی سیاسەتی دەرەوەی سڤارە دیموکراتن لەگەر ئۆربان ئۆلین سەرۆکی پەرلەمانی ئێستای وە خولی پێشووکە ئەو دەم بەرپرسی سیاسی دەرەوە بزانن هەڵوێستی کیهانیان پۆزتیڤترە ئەگەر سوسیال دیموکراتە کوردەکان وە دەڵێن ئەمن ئامادەم و ڤیدیۆیان لە وڵاو بکەمەوە بزانن ئۆربان بە دێرێکی باز لە ئەنفالی کرد کاتە ناساندن بزانە ئەویش چ دەڵێ دەڵێ ئێمە دیوادارین هەموو حزبەکان دەنگ بدەن بە ئەنفال بە جینۆساید یعنی ئێمەی کۆر دەبی لۆبی لەناو هەموو حزبەکان دروستکەن ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە شەڕمان هەیە هاوڕێیان بەستاچی کورد یەک هەر لە ئەوروپای ناسنە دەنگنا کاکە بڕۆ دەنگ بدە بڕۆ بە سوسیال دیموکرات دەدەی بە چ دەدەی بڕۆ بدە تۆ لە وڵاتە دەژی پارتی وێچەدی لە کوردستان بڕیار لە تو نادەن لێرە تۆ چارەنووست خۆت خێزانت بەشێک لە کێشەی کورد لێرە بەندە بڕۆەوەی پارتی وێچەدی بەس بە ئاسی پارتی وێچەدیش تۆ لێرە دەژی هەر بڕیارێک دەرەچی ئەوە دەبیتن بەهەرحاڵ هاوڕێیان بەداخەوە هەواڵانی ئاپۆتی باوا بڵێن لەو بوارە نە تەشخیص دەزانن بکەن نا دەنگدانەکانیان نە عەقڵێکی زۆر کلاسیک یعنی بابە ئێمە دەمانوێت چەند دەنگێکی کورد دەربچی بە شەرەف ئەوەنەی دیفاعیان لە قەزەی کورد کردیە لە پەرلەمانی ئەوروپا لە سوید من ئاگام لێ ئەو دوێ تاعدا زۆربەی هەر زۆری دۆستەکانیانە ئێ بابەمە کوردمان پێ ناگاتەوە ناو پەرلەمانی ئەوروپا ئێکە ناگاوەڵێن دۆستێک بنێرین یەکێک بنێرین بگاتێ و مەرزنیاوی کوردبی یعنی ئەوەی باشە هاوڕێن لە ناو هەموو حزب و ڕێکخراوە کورتەیە بەڵام هەندە جار فەقیرانە کوردن درسۆزن بەڵام ناتوانن دیفاع لە قەزەی کورد بکەن لەبەرەوەی حزبەکەیان مووقفی خراپە یعنی خراپە بۆیە کوردبوون پێوەەر نییە ئەو بەس کووردە ئەمە کوردمان هەیە بەڵایە وەکو ئەوەی بەریتانیا باوا بڵێن ئەو بازرگانەکەی کە بە کورد بوویتە ملیۆنەر لە بەر پەرلەمە نەدیم براکەم ئەمە لێرە پەرلەمانتارمان هەبوو شکایەتی وەکو گوتم لەسەر پەرلەمانی سوید کردی لەبەرەوەی راپۆرتی باشی لەسەر هەڵبژاردن لە قازانجی کوردایە پەرلەمانمان هەبووە دەنجی زدی ئەنفالدایە 34 پەرلەمانتاری سویدیش دەنجان بۆ ئەنفالدایە بۆیە یعنی ئەمە دەڵێن تکایە یعنی خەباتی دیبلۆماسی بەشەکە لە ململانەی سیاسی ئیشی ئێمەیە ئەو خەباتە بکەین من ئەوم بە پەلەیە و لە بۆ مات بۆ ناڵم لە دارستان سایرم ڕاگرتیا گوتم ئەوە بکەن سێ ڕۆژە یەکەم تکایە لە ڕەوەندی کوردی لە هەموو ئەوروپا بڕۆنە دەنگدان دەنگ بدەن بەو کەسانێک کە لە قازانجی ئێستا کە ئەوە بڵێم پەرلەمانی ئەوروپا زۆر جدا لەسەر پەرلەمانی سوید یان نەرویج ئەوە دەکری ئێستا مەسەلەی ژینگە مەسەلەیەکی هەرە گرنگە لە هەموو دیباتەکان جێ بدەنە دیباتەکان باوانەی سویدن جێ بدەنە مارکۆز لە تێڤ فیرا بنمونە لێک شیتەڵ و لێکۆڵنەوەی گرنگ دەگاتن ژینگە زۆر دۆستێکی گرنگە کە کورد هیچ ئاگای لێ نیە کاکە هەموو دنیاوا وێران بوو لە دەست ژینگە ئێمە هەر ئاگامان لە نان و ئاو و ئازادی و پارتی وێچێتیە بەڵام کاکە ژینگەی دنیای کەلافا و هات ئەتووی برد ئیتر نەنان بەکەلکت دێ نە ئاو بەکەلکت دێ ینی زۆر گرنگە مەسەلەی ئاژەڵ دۆستی مەسەلەی مەناخ ئاو هەوا ئەوانە زۆر گرنگن ئێستاکە لێرە بۆیە دەکرێ حزبەکان ینی ئێمە تێکەڵ بین دوو ئەمە لە سوید دەژین مەسەلەن زۆر گرنگە هەموو یەکێتی ئەوروپا بوویتە یەک قەوانینیان بوویتە یەک تەساهل زۆر لە بۆ ئێمەکرێ بەهەرحاڵ بۆیە دەکرێت ئەو حزبانەی کە لە انتخاباتێکی حزبی وڵاتەکە نەزاعەتیان کەم هێنایان دەنجیان زۆر هێنا لە ئەوروپا جیاواز دەبێت چکو مەسەلەی ژینگە بنمونە ژینگە نەکەوەی حزبی ژینگە ئەوە دۆستێکی گرنگە ئەکتوێ لە لێرە ئێستاکە لەبەرەوەی هەموو یەکێتی ئەوروپا پێکەوەیە من هەرەوەندە دەڵێم ئاوڕیان بڕۆنە دەنگدان دەنگ بدەن بە هەر حزبێک بە کاندیدێک یەکەم بڕۆنە دەنگدان بەشدار بن ئەنگۆ لێرە دەژین نابی هەر مێشک هەر کە لە سەرەکە بێ و بڕوا لێرە ئەمە لە وڵاتانە دەژین لە وڵاتانە دەژین گرنگە بەلای کەم پاڵپشتی ئەو دەنگانە بین کە لەگەر باوەڕە سیاسەکانی خۆمان دەگونجێ لە خزمەت کوردان و بچووکترینەوە پاداشتیان بکەین بەڵام ئەوەی مەکەنە پێوەەر ئەوە کووردە ئەوە کووردە کورد ئەمە کوردمان هەیە بەڵایە ئەوە چەندین پەرلەمانتار و ئەوەی دۆستی ماڵی بارزانانی هەن لە ئەوروپای کە هیچ ناکەن لۆ کورد بەس بە کورد ئەوە دەکەن بەڵێ بوو بەڵام خەڵکێک هەیە مەبدەئیەن دیفاع لە کوردەکان ناو هەموو حزبەکان
پشگیریان بکەن خۆ مناڵم دەنگ بدەن بەس بە ئەمینە بە بودیر بەوەوە بەس بڕۆن دەمی ئەو خەڵکانە بکەن کە ئەوەیە دنیای گرێز و خۆشەویستی هاوڕێیان من هەرویستم بەڕاستی ئەو دۆسیە ئەتا 26 مانگ ئەو یاد ئەو انتخابات هەیە بڕۆنە دەنگدان کورد ژمارەی گرنگە کاکە وەڵڵا حسابمان لۆ دەکرێت بڕوا بکەن وەخت خۆی سوسیال دیموکرات دەنجی نەدا بە ئەنفال هەڕەشەم لێکردن بە بەیان نامە وتم بە کورد دەڵێم یەک کەس دەنگتان پێ نەدا بڕوا بکەن کارجێڕی مەکتەبی سیاسی دەکا هات لەگەرەمە دانیشت لە 2010 ستان دەوێتان جێبەجێ بکەن لەبەرەوەی دەزانن کورد لە سویش ژمارەیە یعنی و دەشانزانی ئەما وەکو چاک دەوریش تەسیرێکی خۆمان هەیە لەگەرمدا دەنیشتە بەرمان دەپارڕان و لەبەرەوەی 100 دەنگ لەوان زۆرە تکایە با فێرە ئەو خەباتە دبلۆماسیە بین کورە واز لەو دروشمە بێنن ئەوە یەک دروشم بازی و ئەوە دوو کورە بە زمانی کوردی دەرچن بڕۆ ناو ئەو ناوەندە جیهانیانە ململانەیە لەگە داگیرکرد بە ناوەندی جیهانی دەکرێت بە ڕێکخراوی مرۆڤ دۆست دەکرێت بە پەرلەمانی ئەوروپا دەکرێت بە پەرلەمانی وڵاتەکان دەکرێت بڕۆن لۆبی دروستکەین ئەگە ناوە عەشائیرگەریەت و بەس تەقەی بکەی و بەس هات و هاوارکەی بەس بە زمانی کوردی ئۆکەی دنیای گرێز و خۆشەویستی هاوڕێیان ئەو مەوزوعە زیاتر لەبەوە بوو دووش بە هیوام هەواڵانی ئاپۆچی واز لەو عەقڵە عزباتی بین قسە خۆیان مۆدرن کە لەو ئەوروپای بڕوا بکەن یعنی ئێستاش بۆیە خۆپیشاندان و شتەکانیشان ساد و سڕیکە تێ کەمترین خەڵک بەدەرەوە نانە ناو خۆپیشاندانی من ئەوانم لە خۆشەویستیە ئەو هێزەم خۆش دەوێت تاکە هیوان و لە هەمووان باشترن یعنی ئەلتەرناتیڤیان نییە ئەوان تاکەشن لێرە لە دوو گەنجی کوردە هان دەدان فێرە کوردایەت یان دەگەن لەسنە مەدرسەکان لۆبیەکی جوان دروست دەکەن لە مەیداندان ئەوانیان زۆر پۆزەتیڤە بەڵام لە خەباتی مەدەنی لە ئەوروپا زفتن ناتوانن دوو حزب بکەنە دۆستی خۆیان ئەبێت لۆبی دروستکەن یعنی بڕوا بکە ئەو مانگرتنە گەورە و گرانە بوون کاکە ناتانی 10 حزب بکەنە دۆست ئەو مانگرتنە کە خەباتەش زۆر مۆدرنانە و جوانە ناتوانی لە پەرلەمانەشی دوو سیمینار لەسەری بکەن خوار بڕۆکسل نییە کاکە 28 وڵاتت کە هەیە 27 وڵاتت کە هەیەوار بنمونە لە هەموو دنیا ئەمە دەبێت لۆبی دروستکەین شەڕ لەگە تورکیا ئێران سووریا پێویستمان بە لۆبیە پێویستمان بن ئەوەیە دوو کاکە واز لەو عەقڵەتە حزبیە بینن ئەڵە دەبی هەواداری خۆمان بی ئاپۆچی بیتن خەڵک هەیە من ئاپۆچی دیوە بەڵام دەهەنچی هەموو ئاپۆچەکان لێرە سوید ئیشم لە بۆ پێشخستنی ئەو حرەکەیە کردیە لە هەموو وەڵڵا شەرمانکە وەزارەتی لۆ ناویان لا نادەن بە تیرۆریست شەڕ 2014 کە زۆر بەمایان گوتی بابە گەلک زووە شەڕی کۆبانی بوو یعنی یەکەم جارم بووم لەگە بەشی تورکیا دابنیشم 2014 ئەوەم لە بۆ نییەم لۆ میلەتەکەی خۆمان دەکەین و ئەوانش قوربانی زۆر گەورە دەدەن ئیشیمە چی ینی 2 ساعت دەستمە وەزارەی دەرەوە چ منەتە دەست ئەو فەقیرانەی کە 11,000 شەهیدیان لە ڕۆژاوا داوە هەمومان قەرزاریان بەڵام دەکرێت سەرکەوتنی گەورەتر بەدەستبینین لەو شتەیە دەکرێت سەرکەوتنی گەورەتر بەدەستبینین لەو بوارەدا ململانێ لەگە داگیرکەر هەر ئەوە نییە هات و هاوارکە لە شەقامەکانی ئەوروپا دنیای گرێساوە